بەخوا ئەمڕۆ کەوتوینەتە ڕۆژ و زەمانێکەوە کات و ساتێکەوە کەس دڵخۆش نییە، کەس مرتاح نییە. خۆ ئەو خەڵکە مرتاح نییە بەهۆی ئەوە نییە کە هەژار بێ. جاران خەڵک هەژار بوو مرتاح بوو. دراوسێکان هەر شەوی لە ماڵێک کۆبوونەوە، هەر شەوی لە ماڵێک کۆبوونەوە و دانیشتن و دەمەتەقەی ئیتر باسی وە ناکەم کە کڵاوێنیانکە دۆمینایەکە ئەوانە حکومەسەر و حرامانەوە کە کردویانە، مەسم خزمایەتێکە و تەبایەکە و دراوسێتێکە بوو. هەر شەوی لە ماڵێک کۆبوونەوە بۆ قسەی خۆش، خەمی چی، خەفەتی چی. بەڵام ئەمڕۆ خەڵکی چی داتوو؟ ئەمڕۆ ئێستا حەتى حەزەکەی خۆ تاقی کەرەوە، بڕۆ مەجلیسێکەوە لەگەڵ دو سێ نەفەری بە تەمەنە دابنیشە، باسی زەمانی زوود بۆ بکە، باسی کاتی خۆی بۆ بکە، سەیرێکی دڵخۆشە بی، مرتاحە بی، سپاسی خوا دەکەی. بەڵام کاتێ هاتە ناو مەسەلەی ئەمڕۆ، باسی ئەمڕۆ کرا، دڵت ئاوای لێ دێ، دڵت تو نەبێ. جاران خەڵک دڵخۆش بوو، هیچی نەبوو. وەڵاهی بەبیرم دێ باوکم خوا عەفوی کە ئەیوت خەڵکی ئەوەندە هەژار بوو، ئەوەندە فەقیر بوو، خەڵکی لە ساڵی 23ەکانە ئەڵێ ئەیانوت ماڵ فڵان کەس بەخوا حاڵیان باشە، لەخوا بەزە 3 مریشکانەی هێلکەکەی خۆن، 3 مریشک هێلکەکەی خۆن. خەڵک ئاوا بوو حاڵی. خەڵک بە سادەی ژیانمان خۆشتر، مرتاحتر. خەڵکی ئەمڕۆ چونکە تەماح و پارە و پول ئەو خەڵکەی وێران کردووە. وەڵڵاهی 100 نەفەری ئێستا بەقەت نەفەری جانان کە فەقیریش بوو دڵی خۆش نییە. ئەمڕۆ باسی کوشتنە، باسی پارەیە، باسی ژنە، باسی پیاوە، نازانم باسی چییە. جاران کە ئەو کەسانی کە تەمەنێکیان زیاتر بیستیوانە ئەڵێن بە تایبەتی لە زەمانەی مەلیکیدا لە پێشترە، ئەڵێ کاتێک کە کەسێک ئەکوژرا، هەنوو فڵان کەس هەر کوژرا چۆن کوژرا؟ هەڵ بەلای سەر سڕهێنەر بوو. ئەمڕۆ دەڵێن 50 نەفەر کوژرا، مێشێکە بەلای لوتمان ناڕۆ، هەر گوێشمان پێی نییە. خەڵکی وای لێ هاتووە لە گوناه و تاوانە ڕاهاتووە. بۆیە مرتاحی و دڵخۆشی تەنها لەوەدایە کە بە ئاسوودەی بژین. وەڵڵاهی سەرۆت و سامان، پارە و پول خەڵکی ئەمڕۆی وێران کردووە. ژیانی جاران سادە و خۆش، دراوسێ لەگەڵ دراوسێ دانیش دەمەتەقەی هەر شەوی لە ماڵێ خزمەکان کۆبوونەوە، خەمی چی، خەفەتی چی، بەس پێکەنین و زەردەخەنە. ئەمڕۆوە نەما، ئەمڕۆ زۆر کەم بۆتەوە. پێ ئەکەرین بەخوا دڵمان خۆش نیە، دڵمان تونە، مرتاح نین، چونکە یەکەم شتێ پشتمان لە خوا کردووە، پشتمان لە دینی خوا کردووە، زۆر یاکەم. دووەمش ئاڵاوینەتە دنیا. ئیمامی عەبدوڵڵای کۆری مبارەکە فەرمی ڕەحمەتی خوا لەبێ، خۆشەویستی دنیا لە دڵایە. ئەم دڵی تۆ خۆشەویستی دنیا لە ناویە چەقیوە، دەرناچێ. گوناهیش ئاوە دەوری دڵی داوە. ئیتر لەکوێ خێر ئەڕاتە ناو ئەم دڵەوە، لەکوێ خۆشی ئەڕاتە ناو ئەم دڵەوە کە بەم جۆرە بێ. دڵی جاران کابرا تەماحی نەبوو، 2 بزن 3 بزنێ وایە، وەزعی تۆزێک یەک تۆزێ باش وایە، کێشەی نەبوو. بەڵام ئەمڕۆ چاو لە خەڵکیەکەی سەیری سەروی خۆت ئەەکەی، بۆیە هیچ کەسێک مرتاح نییە. با بە خۆمان دابچینەوە بگەڕێنەوە بە لای خوا.